أي هناري داي ناري ويا ناري بضيع ناري هناري باقي فشا فشا تاوي دانيشا باجر بوكم تماشا وقوم تاوي دانيشا تنو بشا باجر بوكم تماشا پشمان کماگل تایبەتی بوومە مساوی داوای بەندەری گرودوێش مشاڵەکە بانچاو ئاغا کامران مقدسی بۆ خواکەی ئەرێ مقدسی بۆ سەلاح مرادی فقط بۆ کاوەی مقدسی کاوەی مرادی سەلاح مرادی بۆ على بو بونجاي بارسيان مريوا دلير احمدي بو كوزاوا دلير احمدي بو كاكا حمزه دلير احمدي بو سالار احمدي على بو حمرويا نمري هلا مشي اغا فرياد قرغاني سايبتي بو مامي قرغاني بو چوبي سايبتي بو ماموجنين چوبي بانچاو اغا محترم خان استو ماموسا برابر رزقان مانونه بدست خوش بسر پیشان بو سالن غزاوری فرمون کلانو دو میل کن فرمون اشرف محمدی کاک ارشاد افوگا کاک ارشاد احمدی بو کاک کمیتی محمدیو خانمی بو کاوی اموزای خوی ماریا و بشی آقا پشمان کمانگر بو ماموسانی غیاسر بو پرو بندر و میرو یالا آدم مقدسی آبه بو ماشین سینەکان شاندەی بەندەر بژی ماشەڵڵا بژی بەلایەن ئیسۆ ئاغا محسن ئەسەدی بۆ خۆشبەختی بۆ گوزاوە ئاغا محسن ئەسەدی بۆ پیرۆزبایی لە بۆ گوزاوە ئاغا محسن ئەسەدی ماشەڵڵا بۆ گوزاوە کوڕەکان خیابان شەریعەتی بۆ خۆشبەختی بۆ گوزاوە کوڕەکان خیابان شەریعەتی بۆ پیرۆزبایی لە بۆ گوزاوە بژی دشمن کمانگر بۆ مامۆستا سێوان گاگری بژی ماشەڵڵا بۆ مامۆستا سێوان گاگری لە چوز نەبیت گیان وا قەزات ناوچەوە ئاغا شاهۆ بۆ مامۆستا سێوان گاگری ئاغا شاهۆ محەممەد بۆ شاهۆ ئاغا محەممەد بۆ شاهۆ ئارنا مقدسی بۆ ئەلام بارەکان بەندەر هەر خۆمانەگا على بو اعلام بارمان بندر بو ختازات وقزات بجمان كمان قال بو كاكانا مقدسي على ما شاء الله ما مصابي يبدا الصوت هذا هو اللي بشيتو برابر الزكام بس تفتيشتان بو سالون غزاخوري فرمون شامقتها ميل بكونيد فرمون اغا محترم كان فرمون روش الفاسي مهندس افشین بو مهندس آرمان مهندس افشین بو مهندس رامین مهندس افشین بو کاک سیروان بو سیوان احمدی و خانمی بو مامۆستا سێوان گاگری بو مامۆستا غازی کاک افشین بو مامۆستا سێوان گاگری کاک افشین بو مامۆستا سێوان گاگری نمری باسی برو ماشەڵڵا تکایە برابر ڕێزەکان یەک نەفەر نەوێسە کاکە گیان کاکە گیان یەک نەفەر نەوێسێ فەرمون شامەکەتان مەیلکەن براکانم ئەو سێ چوار نەفەرە ها خانمەکان هەڵپەڕەنگی بۆ کاکە حەمزە ئیستۆ ئاغا ساسان عەزیز سپاشەکێکی نادوو نامزەدی محتەرەمی خۆی ئاغا ساسان دووبارە بۆ نامزەدی ئاغا ساسان هەزاربارە سپاشەکی ڕازاوی نادوو نامزەدی محتەرەمی خۆی ئاغا ساسان بۆ دەریاخانم بژی ئاغا ساسان هەزاربارە بۆ دەریاخانم ئاغا ساسان بۆ دەریاخانم ئاغا ساسان بۆ دەریاخانم بۆ نامزەدی نردووە ئاغا ساسان بۆ نامزەدی بۆ دەریاخانم مەڕیاوە ئاغا ساسان تکایە خوشکە بە ڕێزەکان یەک دە ساڵ بەڕن یەک دەسە خوایشتان لێگەین بیکەن بە یەک چۆپی تکایە یەک چۆپی خانمەکان یەک چۆپی تکاتان لێگەین با منەزەم بێ شایەکە مناڵەکان بچنە دەرەوە مناڵ بچنە دەرەوە شا دوایی جایزەتان پێ دەین ئافرین دووبارە ئاغا ساسان بۆ نامزەدی محتەرەمی خۆی ئاغا ساسان دووبارە بۆ نامزەدەکەی خۆی ئاغا ساسان هەزاربارە بۆ نامزەدەکەی ئاغا ساسان 10,000 بارە بۆ نامزەدەکەی ئاغا ساسان 1000 بارە بۆ نامزەدەکەی ئاغا ساسان بژی بۆ نامزەدەکەی
ئاغا ساسان بشی عزیزی ئاغا ساسان فقط بۆ نامزادەکەی لەلایەن ئاغا فەرزاد بۆ خانەوادەی تایبەتی کاکە فەرزاد بۆ خانەوادەی عەلی مراد ماشەڵڵا کاکە فەرزاد بۆ خانەوادەی کعلی مرای تایبەتی بۆ خانەوادەی کعلی مرای بژی کاکە فەرزاد بۆ تەواو ماراویان تایبەتی بۆ تەواو ماراویان کاک فەرزاد عەزیز بۆ تەواو ماراویان مەڕیاوە کیان ئەوە هەمیشە تایبەت بۆ کیا فیلم تایبەتی بۆ کاکە جانگیر عەزیز وا قەزای زانکۆی کردی حەسەن خەمامەینەتا ژەرگم بڕیاوە لە بەندی خانە سیر کریاوە خەمامەینەتا ژەرگم بڕیاوە لە بەندی خانە سیر کریاوە سوتاوە گیانم هەرام بوژینم بۆ مەعنای نیە ئیمان و دینم ئەمڕۆ مەرگمە دیسان مەرگمە ئەمڕۆ مەرگمە دیسان مەرگمە تیری بێکەسی لەناو ژەرگمە تیری بێکەسی لەناو ژەرگمە دژی مامۆستا نەمدی مامۆستا سێوان گاردی مامۆستا میرازی مامۆستا زانکۆ کەریمیە عەزیز لەلایەن کاکە سەیوانی خۆشەویست ئاغا سیوان ئەحمەدی پەنجا کە لە هەزداری ناردوو بۆ شەمامەقەی کاکە سیوان تایبەتی بۆ خانمی ئاغا سەیوان ئەپوکە کاکە سەیوان بۆ خانمی کاکە سەیوان بۆ خانمی بۆ خۆشکەکانی کاکە سەیوان بۆ خۆشکەکانی کاکە سەیوان بۆ خانمی کاکە سەیوان مەڕیاوای سۆ لەلایەن زاوا بۆ تەواو میوانەکان تەکتە خانمەکان و براکان زاوا بۆ خۆشبەختی بۆ کەنەقشینە زاوا زێڕینە بۆ خۆم و مامۆستا سێوان گاگبی مامۆستا ئەمی دەگایاسی و مامۆستا زانکۆی کەریمی زاوا فقط بۆ کیافینم کاکە جانگیر محەممەدی و هاوکارەکانی زاوا دووبارە بۆ تەواو داوەتیەکانی ئەوەی لە شار و لە جێ و لە دوورە نزیک و هاتوون هەموویان بەکردن مهندس وریا فقط بۆ خێزانی مهندس وریا فقط بۆ خێزانی مهندس وریا بۆ بووکو زاوای دادووە ماشەڵڵا مهندس وریا بۆ بووکو زاوا مهندس وریا بۆ بووکو زاوا بۆ ئارەکۆی کوڕی ئاراکۆ ڕسوا کرد لە بۆ ئەو یارە چاوی هەڵنایە بەمنی بێشارە ئەی مام تۆ هەڵدێ تا تۆ مەنیشە ئەو دەردا لە تۆ سوەڵدا لەم نیشە ئەمڕۆ مەرگمە دیسان مەرگمە ئەمڕۆ مەرگمە دیسان مەرگمە تیری بێکەسی لەناو جەرگمە تیری بێکەسی لەناو ژەرگمە نامری کیافینم ماشەڵڵا چەشم لەلایەن ئاغشاو ئەڵێ بۆ مامۆستا سێوان گاگلی ئەڵێ مامۆستا سێوان شەربەت هەنارە خۆی زەمانەکی کوڕژ هابیرت نەبەخوا لەلایەن ئاغشاوی عەزیز بۆ مامۆستا سێوان گاگلی ئەڵێ مامۆستا سێوان تەکی چەک وەڵایەتی باندە زندۆ نیەسمان ئاغشاو بۆ مامۆستا سێوان ئەڵێ دە هەستمانەوە سەم کوردستانە چاوی ئای مەجیدی
أغشاهم على ما مساسيوان للآن كأغشاهم على ما مساسيوان واقعا جيان هزاندرة للآن بجي سباس أحسن كأغشاهم عزيز يلا دي تایبەتی بۆی کافین بۆ کاکە جانگیری محەممەدی خۆشەویست و بەرز و بەڕێز لەیان کاکە مێدی مەجیدیە بە شاهۆ بەخوا فرە ڕاستەکە کاکە شاهۆ خوشکە بەڕێزەکان نازەم تکایە صار نبرنا مسامير آفرین صدق يلا 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 ما مسامير ألا زانكو كريمي أحسن شغلني زانكو ما شاء الله يدي زانكو بناوي كاك الرامين بتهيبت بو وتاقانا إيرين هربجي كاك الرامين بو تاقانا إيرين ما شاء الله آغا فروتان بو شوبي و بقى شوبي آغا فروتان بو شوبي من شوبي للايان سورة هلالة بو بخرات ما مساسيوان قاقلي سورة هلالة بو 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 ما مساسيوان قاقلي سورة هلالة شوبي دبرو شوبي خندقان لبرو فروتان كاقا فروتان بو هانيا بو بشرا بو هانيا بو بشرا بو هانيا بو بشرا كاقا فروتان بو هانيا بو بشرا بجي كيافينم مهندس افشین تایبەتی بۆ نایت خانە مهندس افشین بۆ نەسرین خانە مهندس افشین بۆ مەهۆش خانە مهندس افشین تایبەتی گەڵایە 50 هەزاری